بە مەبەستی سەرخستنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی و ناساندنی لیستەکە شاندێکی باڵای کۆمەڵی ئیسلامی کوردستان کە پێک هاتبوون لە هەرێک لە محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی و دلێرگەرمیانی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سەردانی سنووری گەرمیانیان کرد و بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە ئەندامان و لایەنگران و هاوڵاتیان و کەسایەتی و خۆبەخشانی سنوورەکە بینای نوێی ئەنجومەنی ناحیەی ڕزگاری و قەزای کفری سەر بە مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی کرایەوە. وەفدێکی باڵای ئەنجومەنی مەکتەبی سیاسی ئەنجومەنی سیاسی هاتن بەڕێز مامۆستا دلێر و کاک محەممەد حەکیم بۆ کردنەوەی دوو بارەگا لە ناحیەی ڕزگاری و لە قەزای کفری بۆ ئەم دوو بارەگایە لە ئێستادا بۆ بنکەیەک و بارەگای کۆمەڵی ئیسلامیە و بۆ بانگەشەی هەڵبژاردن لیستی ١٤ ئینشاءڵڵا بەڵکو بتوانین کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە گەرمیان کاندیدمانیە بەڵام ئەوانەی کە دێن خۆیان بناسیێنن و لەگەڵ جەماوەری شاری کفریا ئینشاءڵڵا تێکەڵ بن و هەروەها چۆن توانیان لە ڕابردووە ئەمین و دەستپاک بن ئینشاءڵڵا خەڵکی ناسیانێت و بیان ناسن. ئێمە ئەمڕۆ لە ناحیەی ڕزگاری سەر بە مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی لە کەلار هەستایان بەکردنەوەی ناوچەی ڕزگاری لە ناحیەی ڕزگاری بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی دیارە ئەم ناوچەیە کە لێرە کراوەتەوە تەنها بۆ هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن نییە هەرچەندە لە ئێستادا بە شێوازێکی بەرفراوان هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لێرە ئەنجامە دێن بەڵام پشتیوان بەخوای گەورە لە دوای هەڵبژاردنیش ئێرە وەکو ناوچەیەکی سەرەکی کۆمەڵی ئیسلامی لە دەفەرەکە ئامێنێتەوە. ئەگەر چیکردنەوەی هەردوو ئەنجومەنی ناحیەی ڕزگاری و قەزای کفری کۆمەڵی ئیسلامی هاوکاتە لەگەڵ دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بەڵام بە ئومێد و خوازیاری دانیشتوانی سنوورەکە دەبێتە پێگەیەکی بەردەوامی بەرخودانی کوردایەتی و بانگەشەی ڕاستگۆیی و ئەمانەتپارێزی هاوڵاتیان. پیرۆزبایی کردنەوەی ئەم بارەگایە ئەەکەم لە ئەنجومەنی کفری کە سەر بە مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە دەستخۆشیان لێ ئەەکەم بەڕاستی جێگە دەستیان دیارە شاری کفری و مسلمانانی کفری ئەندامانی کۆمەڵی ئیسلامی قوربانی زۆریان داوە لە پێناوی سەرخستنی ئەم کاروانە و قوربانی زۆر گەورەیان داوە بۆ ئەوی ئەم کاروانە بەرەو پێش بچێ. سوپاسی خی گەورە ئەکەین کەسایە و سێبەرێکی تری کاروانی ئیسلامی و داعوە و بانگەوازی ئیسلامی کراوەتەوە بنکەیەکی تر کراوەتەوە بۆ پێگەاندن و پەروەردەکردنی ئینسانی بەڕەوشت دەستپاک دەمپاک خاوەن هەڵوێست بوێر. من کۆمەڵی ئیسلامی کوردستانێ هەر لە پراوێزی هاتنی شاندی باڵای کۆمەڵی ئیسلامی سەردانی چەند خانەوادەیەکیان لە سنووری گەرمیان و گوندەکانی دەوروبەری کرد و لا نزیکەوە گوێبیستی داواڕەوەکانی خەڵک بوون کە بەهۆی دوو حزبی دەسەڵاتداری هەرێمەوە ماوەی 27 ساڵە گیرۆدەی ژیانێکی سەخت و دژوار بوونەتەوە. پشتیوانبەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان و کوێستانێ ڕەنگی خەڵکێ